بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه وسلم أجمعين. بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست، سەلام و ڕەحمەت و بەرەکەت و میهرەبانی خوای پەروەردگار بڕۆژێ بەسەر گشت لایەکتاندا. داوام وایە لە خوای گەورە و میهرەبان لە گوناح و تاوانەکانمان خۆش بێت و خوای گەورە و میهرەبان ڕۆژی مانگی ڕەمەزانمان لێ قبوڵ بکە و خوای پەروەردگار لەو کەسانەمان بگێڕێ کە لە مانگی ڕەمەزان دەرناچن ئیلا خوای پەروەردگار قەڵەمی عەفوو بەسەر تێکڕای تاوانەکانی ڕابردوویانە دێنێ و داوامان وایە لە خوای گەورە و میهرەبان دڵ و دەروون و ڕۆحمان ئاسوودە بکە و خاوێنی بکاتەوە لە هەموو ژەنگ و ژارێکی شەیاطینی ئینس و جن و هەموو تاوانێک. مسلمانانی بەڕێز و سەنگین، ئەو بابەتەی کە من ئەمەوێ لە خزمەت جەنابتانە باسی کەم بابەتێکە کە پەیوەستە بە تێکڕای مسلمانانەوە. ئەکرێت لە مسلمانێکەوە بۆ مسلمانێکی تر گۆڕانکاری هەبێ لە ڕێژەکەیدا لەوەی کە مسلمانێک کەمتر تووشی ئەم تاوانە بوو بێ یان کەمتر تووشی ئەم نەخۆشیە دەرونیە بوو بێ و مسلمانێکی دیکە زیاتر تووشی بوو بێ. بەڵام با خۆمان بدەینە بەر ئاوێنەی شەرع، بەر ئاوێنەی دین، بزانین تا چەند ئێمەی مسلمان وەکو ئیماندار تووشی ئەم نەخۆشیە بووینە یاخود نەخێر. ئیماندارانی بەڕێز، ئەو نەخۆشیەیش کە بەڕاستی ئەگەر لە هەر یەک لە ئێمەدا هەبێ چارەسەر نەکرێ و زوو تەداوی و تیمار نەکرێ، هێواشەوە زیاد ئەکا بۆ ناو عایلەکان. ئەگەر لە یەک ئینسانێکە هەبێ زیاد ئەکا بۆ ناو عایلەیەک، لە ناو عایلەیەکدا هەبێ زیاد ئەکا بۆ کۆمەڵگایەک. ئەو کاتە گرفت و کێشە و مەشاکلی وا دروست ئەکا وا ئەنێتەوە هەرچەندە هەوڵی چارەسەر بوونی بدەی زۆر بە زەحمەت چارەسەر ئەبێ. ئەویش باسی چییە؟ باسی قسە نەکردن و دەنگدابڕاندنمانە لەگەڵ یەکدیدا. ئایا قسە نەکردن و دەنگدابڕاندن لەگەڵ یەکدا ئەمە لە ڕووی شەرعەوە چۆنە؟ و خوای پەروەردگار چۆن باسی کردووە؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرموودە شیرینەکانیان چۆن باسی ئەکا؟ باسی ئەوەی کە ئێمەی مسلمان خوا نەخواسە دەنگ لە یەکدا ببڕین، قسە لەگەڵ یەکا نەکەین و سەلام لە یەک نەکەین، سەلام لە یەک نەکەین. پێم خۆشە گوێ دڵەکانمان بکەینەوە. دیارە قسە نەکردن و دەنگدابڕین لە چیەوە دروست ئەبێ؟ سەلام نەکردن لە چیەوە دروست ئەبێ؟ لەوەی کاتێک کە شتێک ڕوو ئەدا لە بینی تۆ مسلمانێکە، شتێک ڕوویەدا لە بینی تۆ مسلمانێکدا، ئەو شتە هەرچیە بێ ئەم ئینسانە بەرامبەرەکەی یاخود هەردووکیان بە قابیلی ئەوەی دەزانێت کە سەلامی لێ نەکە. سەرەتا لە سەلامەوە دەست پێ دەکا، سەرەتا لەو ناوەوە دەست پێ دەکا کە یەکێکە لە ناوەکانی خوا. ئەمە قەدعەکە، ناوێک لە ناوەکانی خوا قەدعەکە کە بۆ ئاشتیە، کە بۆ ئاشتی و برایەتی خوای پەروەردگار بەسەر ئینسانەکانە دایدێنێ. ئەمەی لێ قەدعەکە. یان شتێکی دنیایی، یان شتێکی دنیایی لە نێوان کەسێکا ڕوو ئەدا قەدعی سەلام و کەلامی لێ دەکا. مسلمانانی بەڕێز، خاڵی یەکەم بۆ مسلمان زۆر عەیبە کە سەلام و کەلام لەگەڵ مسلمانێکا دا ببڕێنێ لەبەر شتێکی دنیایی، لەبەر شتێکی دنیایی و هیچ عوزرێکی شەرعیشی نییە بۆ ئەم شتە دنیاییە. ئیماندارانی بەڕێز، بەشێک هەیە لە مسلمانان سەلام ناکە لە کەسێک لەبەر ئەوەی کە داوای قەرزی لێ کردووە نەیداوەتێ، داوخوازبێنی کشەکەی کردووە بۆ کوڕەکەی نەیداوە، عوزری هەبوو بێیان نەبوو بێ، مادام کە نەیداوە تەواو سەلامی لێ ناکە، مادام کە نەیداوە ئیتر قەت ناچێتە ماڵی. یان شەریکایەتیەک لە کارێکە دروست ئەبێ لەبەر ئەوەی کە ئەم شەریکایەتیە زۆر بەدڵ ئەو نەبووە، شتێکی تیا بۆ دڵی ئەمی تۆزی عادس کردووە، ئەم ئیتر پشتی لێ دەکا لە سەلام و کەلام. ئیتر نمونەکانی تری بۆ خۆتان دای بنەن لەبەر شتێکی دنیایی بینی خۆیدا دەبڕێ لەگەڵ ئەو مسلمانەدا. اینجا با بچینە خزمەت قورئانی پیرۆز، بزانین خوای پەروەردگار چۆن باسی ئەم بابەتەمان بۆ دەکا. پێغەمبەر صلی الله علیه وسلم
صلى الله عليه وسلم لفرمود شرينكانيا چۆن چارەسەری ئەوەی کردووە کە کاتێکە مسلمانێک دەنگ خۆی لەگەڵ مسلمانێکەدا ببڕێنێ. ئایا ئەمە تاوانە یان تاوان نییە؟ مسلمانێ سەلام لە یەکێک بکا لەبەر ئەوەی شتێ مادەی لێکەم کردوێتەوە لەبەر دنیایی، لەبەر ئەوەی داوای ئافرەتێکی لێ کردو و خوازبێنی کردو بۆ کوڕەکەی یان بۆ خۆی کە نەیداوەتێ سەلامی لێ نەکا و دەنگی لێدا بڕێنێ. ئایا ئەمە شەرعی و حەڵاڵە؟ ئێمە مسلمانێ خۆ ئێمە هەموو شتێکمانە بێ پێی شەریعەتی ئیسلام بێ. قانونی ئێمە قورئان و سنەتە. خەڵ قانونی تری هەیە و دەستوری تری هەیە لێ زیاد و کەمەکە هەموو ڕۆژێ. قانونی ئێمە ئەو قورئانەیە، بەبێ ئەو قورئانە دەبێ ژیانمان بڕاتە ڕێوە. برا بەڕێزەکانم، ئیماندارانی سەنگین، خوشکان برایان، پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لەم فەرمودەیە بە چەند ڕیوایەتێکی جیاوازی هاتووە. دەفەرمێ حق المسلم على المسلم ست و لە فەرمودەیەکی دیکەدا خەمس حەقی مسلمان مافی مسلمان لەسەر مسلمان شەشە یان پێنجە لە هەردوو ڕیوایەتەکەدا. فەرمیان قیل ما هن یا رسول الله، پێمان بڵێ ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم مافی مسلمان لەسەر مسلمانە چییە؟ یەکێکیان فەرمووی إذا لقيته فسلم عليه، كاتك بي جيشتي كاتك بي جيشتي ولا لري مزقود بو لري بازرقاني وبازار بو لهرجة قايك أبو كاتك بي جيشتي فسلم عليه، سلامي لبك سلام، سلامي لبك سلام. ما في مسلمانك بسرتو أويا كاتك بي جيشتي سلامي لبكي. ئەی چی کاتی ئەم مافە نامێنێ کاتێکە مسلمان نەبوو؟ ئەی تو خەیرە چه خێرێک و چاکەیەک و دینێکی تایە سەلام لە مسلمانێ ناکەی لەبەر شتێکی دنیایی؟ ئەی بینی بەرەکەیتە ئەولاوە، بەرەکەیتە ئەولاوە، سەلامی لێ ناکەی کە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم حەقی مسلمان، حەقی ئەو مسلمانە لەسەرتەوێ سەلامی لێ بکەی لەسەر شتێکی دنیایی قسەیەکی کەم کورت مادام دۆی تۆی بە حاڵ عاجز کردووە بێتاقەت کردووە سەلامی لێ ناکەی. ئەی پێغەمبەرە فەرمێ سەلامی لێکە، یعنی تۆ لە ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم من بەقسەت ناکەم و ئەو مافە جێبەجێ ناکەم، معنای ئەوەیە، معنای ئەوەیە هیچی تر ناگرێ ئەگەر با بە زمان ئەم کەلیمانەش نەڵێ کە من وتم. ئەی پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم سەلامی لێ بکە. دەفەرمێ لا يحل للمسلمين أن يهجر أخاه فوق 3 ليال، ئەمی بە چەند ڕیوایەتێکی جیاواز. حەڵاڵ نییە بۆ مسلمان، حەڵاڵ نییە بۆ ئیماندار پشتکا لە برا ئیماندارەکەی لە مسلمانێکی دیکە لە 3 ڕۆژ زیاتر بەولاوە، لە 3 شەو زیاتر بەولاوە. حەڵاڵ نییە، حەرامە، تاوانە، گونەهبارە بێ لەسەری ئەو کەسە. فەرمێ يلتقيان فيعرض هذا ويعرض هذا، کاتێکە ئەگەن بە یەکدی پشت لە یەکتر بکەن، حەرامە، حەڵاڵ، حەرام و حەڵاڵ نییە. دەفەرمێ وخيرهم الذي يبدأ بالسلام، باشترین کەسێک لەم دوانە کامەیە کە پشتیان لێ کردە؟ الذي يبدأ بالسلام، کە سەرەتا دەستی بە سەلام کردووە، کە سەرەتا دەستی بە سەلام کردووە باشترینیان ئەم ئینسانەیە. یعنی شەیطان فێڵ لێ نەکا بەینت تۆزێک ناتەواوی تێکەوتۆ لەگەڵ مسلمانێکە ئەگەن بەیەک ئەتەوێت سەلامی لێ بکەی، شەیطان ئەڵێ ها سەلامی لێ مەکە، دوایی ئەڵێ ئەها ئەوە ماسڵاوم بۆ دەکا بە زمانی قسەی خەڵک، دوای ئەڵێ ها تەنەزولی کرد، دوای ئەڵێ ها وازایە تاوانبارە بۆیە سەلام لێ دەکا. شەیطان ئەمە تیرە دڵتە. ئەگەر بەرامبەرەکەیشت لە حەقیقەت ئاوایت پێت بڵێ و ئەوەی لە دڵتا هەبێ کە تو بە خەیاڵی خۆتا دەیڵێی، بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ باشترین پیا و مسلمان تۆی مادام دەست بە سەلامەکە کردە، باشترین ئافرەت تۆی مادام یەکەم جا مەرحەبات لێ کردە. تو قسەی پێغەمبەر وەرگرە عليه الصلاة والسلام، باشترینەکە بە ئەو چی ئەڵێ چی ناڵێ خۆی و عەمەلی، بەڵام تۆ بە قسەی پێغەمبەر عليه الصلاة والسلام دەبیتە باشترینیان. و ئەگەر بەرامبەرەکەت جوابش داتەوە ئەویش هەر باشە جوابت داتەوە، بەڵام دەرەجەی وەک تو نییە. ئەگەر جوابت نەداتەوە تاوانبارە. ئەی کێ جواب سەلامەکەی تو دایەوە؟ سوتە؟ نەخێر. ئەی کێ جوابی دایەوە؟ کەسێ لەو کەسە باشتر کە تو سەلامت لێ کردە. کێ؟ مەلائیکەت الرەحمان، مەلائیکەتەک بەڕێزەکانی خوا جواب دەدەنەوە.
مەلائیکەتە بەڕێزەکانی خوا جوابی ئەو سەلامەی تۆ دەدەن کە کردە لەو مسلمانە و جوابتی نەداوەتەوە. ئەی برای مسلمان، ئەی خوشکی مسلمان، بۆ ئەم مەردەستخۆبان بدەین، بۆ ئەم خەیر و چاکەیە. مسلمانانی بەڕێز، ئیماندارانی سەنگین، تەماشا بکە، تەماشا بکەین و بە وردی لە خزمەت ئەم فەرمودەیانەیە ورد بینەوە. تۆ کاتێک کە مسلمانێک سەلامێکی لێ دەکەی، بەو سەلامە زۆر جارە گەورەترین کێشە و مەشاکل حەل دەکەی، گەورەترین کێشە و مەشاکل حەل دەکەی. وەڵاهی ئەو گرفتانەی کە ئێستا لە کۆمەلگایە هەیە، هەتاوەکو ئەوەی کە گەیشتە قەتل، پەنا بەخوا، کوشتن، ئەگەر سەرەتا یەک سەلامێ بکرایە بەو سەلامە حەلە بوو، چارەسەرە بوو. یەک سەلامێ بکرایە بەو سەلامە چارەسەرە بوو. کە تو مسلمانێک سەلامێک لێ دەکا، کە سەلامێک لێ دەکا، یەکسەر هیچ شتێک لە دڵتا نامێنێ، هیچ شتێک لە دڵتا نامێنێ. بەس کە سەلامەکەت لێ ناکە، ئەڵێ باشە بۆ سەلام لێ ناکە، لە دڵخۆتەواڵی باشە من چیم کردە بەرامبەری وا سەلام لێ ناکە. بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ حەقی مسلمانە لەسەر مسلمان سەلامی لێکێ، کە ئەو سەلامەت کرد ئەوەل حەقە، ئەو کاتە هیچ بوغز و قینەیەک و ئەگەر دەردێکی شەبێ لە ڕابردووە ئەو دەردەشە کوژێنێتەوە، نامێنێ. کە سەلامەکە لێ کرد، ئەڵێ وەڵای مادام سەلامەکەی لێم کرد معنەویش لە دڵیان نییە. ئەی کە نەیکرد، ئەگەر هیچ لە دڵیان نەبێ، لە باش چی لە دڵیاتی وا سەلام لە من ناکە. اینجا ئیماندارانی بەڕێز و سەنگین، پێغەمبەرگیان عەلەیهی سەڵات وەسەلام سەحابەکانی وا فێرە کرد، ئەگەر بە ڕێگەیەکا بڕۆشتنایە، دارێک، بەردێک، خانوویەک بکەوتایەتە بەینیان و لێکیانی بڕکردایەتەوە، لەو دیوە بگەشتنایەتەوە یەک، سەلامیان لێ یەک دەکرد. ئەسەلام عەلەیکوم، سەلامیان لێ یەک دەکرد. یعنی ئەوە نەبێت چەنە بە یەک نەبینێ، هانی بۆ نمونە 20 سانی لێک بڕبوونە، نیو دەقیقەیەک لە یەک بڕبوونە و شتێک کەوتە بەینیانەوە. سەلام ئاشتیە. السلام عەلەیکم یعنی ڕەحمەت و ئاشتی و میهرەبانی و سەکینەت خوا بیبارەتە بانتە. ئیتر دوای ئەوە بڵێ بەیانیت باش و ئێوارەت باش و نیوەڕۆت باش و فڵان کاتت باش. ئەگەر ئێوارە و بەیانیە خوا باشینەکە، پێم بڵێ کێ باشیەکە؟ ئێتو کە بڵێ ئەسسەلام عەلەیکم، ئێتر هەموو یەکرێتەوە. خۆ ئەگەر ئەو کەلیمانەش بڵێ ئەحتیادیە لە دوای سەلامەکە، بەڵام سەلامەکە بسڕیتەوە ئەوانە بڵێ حرامە، دروست نییە. ئێمە زۆر جار بیستومانە لە بەعدە جێگایەکدا لە دائیرەیەکە یان مەجلیسێک تایبەت بێ، کابرا پێی عەیبە بڵێ سەلام عەلەیکم، ئەم کاتت باش. ئیماندار، کات و وەقت خوا باشینەکە، کێ باشیەکە؟ دوای ئێمە ئەمە بڕاوەتەوە دینە، ئەبێ بە سەلام دەست پێ بکەی. ئەگەر ئەو کەلمەکانی دیکەش بڵێ هیچی تیانەی ئینشاءڵڵا، بەڵام لە دوای سەلامەوە نەک بیخەیتە پێ سەلام. ئیمانداران، پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ یەکێک لە نیشانەکانی ئاخر زەمان ئەوەیە کە چی پێیا بێت؟ تەسلیمٌ خاصە. تەسلیمٌ خاصە یعنی سەلامی تایبەتی، یعنی کەسێ سەلام لە یەکێ دەکا کە بیناسێ، ئەگەر نەیناسێ سەلامی لێ ناکە. اینجا ئەوە تاوانە بێ ئینسان وریابێ. ئەم سەلامە پەیوەستە بە بابەتەکەی ئێمەوە کە ناکرێ و سەرەتایەکە نەکردنی سەرەتایەکە بۆ دەنگدا بڕین. پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وەسەلام باسم کرد و فەرمودەکەم باس کرد، ئەفەرمێ لە 3 ڕۆژ بەولاوە دروست نییە هیچ عوزرێکی دنیایی تەبێ. ئەگەر کەسەکە لەبەر ئەوەی سەلام لێ ناکەیت و مەرحەبای ناکەیت، دەنگ لێدا بڕیوە، دوورە لە خوا و ئامۆژگاریەکە بە قسەت ناکە، قەینە. لەبەر ئەوە نییە. کێ هەیە مەرحەبای کەسێ نەکا بڵێ لەبەر ئەوەی ئەمە زۆر تاوانبار و مجریمە، چەند ئامۆژگاریەکە بە قسەم ناکە؟ وا نییە، لەبەر دنیاییە. یەکدی عەفووکەن، گردنی یەکتر ئازاکەن. خوای گەورە دەفەرمێ یا ئەیوهە الەذینە ئامەنوا ادخولوا فی السلم کافە، ئەی ئەوانەی کە ئیماندارن و ئیمانتان هێناوە، بچنە سایە و سێبەری ئیسلامەوە تێکڕا، ولا تتبعوا خطوات الشيطان، شوێنی هەنگاوەکانی شەیاطینەکان مەکەون، ئینەه لەکم عەدوٌ مبین. ئەم ئاەتە چی پێیوەستە بە بابەتەکە ئێمەوە بەدەنگدا بڕینەوە؟ بەڵێ پێیوەستی زۆرە. خوا دەفەرمێ قسەیە مەڵێن کە دڵی یەکتر عاجزکەن و پشت لە یەکتری بکەن. قسەیە مەڵێن کە دڵی یەکتر عاجزکەن و پشت لە یەکتری بکەن.
یعنی چەند جار وڵاتێک لەگەڵ وڵاتێکی تر بینی خۆیدا دەبڕێنێ لەبەرەوەی نوێنەری ئەو وڵاتە لەو وڵاتەیان لە جێگایەکی تر ڕئیس وزەرای ڕئیسی سەرۆکی وڵاتەکە هەر کەسێکی دیکە تەسریحێکی داوە قسەیەکی وتووە ئەمیش تێکڕای پەیوەندەکانی خۆی لەگەڵ ئەو وڵاتە دەبچڕێنێ بۆ فڵان کەس بۆ ئەو تەسریحەی دا ئەو قسەی کرد لە ناخۆشمان هەشتی وایە جاریوان لە مەجلیسەکەدا دەنیشین ئەزانی بەرامبەرەکەت پێی ناخۆشە بیشکێنیتەوە بۆ ئەشکێنیتەوە بۆ دڵی لە خۆت عاجزەکەی بۆ شخصیەتی ئەشکێنی زانایانە فەرموون قتل شخصیەته ئەکبەر من قتل شخص کوشتنی شخصیەتی ئینسان گەورەترە لە کوشتنی خۆی تو شخصیەتی بۆ لەکەدارەکەی دوایی دوشمنایەتی و دووبەرەکایەتی و دەنگدابڕاندن تێتە بەینتانەوە ئەبوو بەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای تەعالای لەسەر بێ کاتێک کە هەستان کۆمەڵێک کەس هەستا لە منافقەکان بوختانیان بۆ کشەکەی کرد بۆ خێزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەوەی کەوتیان داوێن پیسە ئەو ئافرەتە پاکە خوا لە ئاسمانەوە ئاەتیدا بەزان دەخوارەوە کە ئەوانە درۆ ئەکەن عائشە داوێن پاکە خاوێنە ئاەت دابەزی لەسەر داوێن پاکی عائشە رضی الله عنها بۆیە ئەبوو بەکری سدیق ئەو یەکێک لەو کەسانەی کە بوختانی بۆ عائشە کرده بوو بۆ کچەکەی معاشی هەبوو لای ئەبوو بەکر ئەبوو بەکر معاشی بۆ بڕیەوە معاشی مانگانە نەک لەبەرەوەی کرێکارە کرێکاری ناین کار و کەسابەت نا هەر معاشێکی بۆ بڕی بۆ ئەبوو بەکر بۆی کە خۆی پێ بژێنێ بەڵام دوایی ئەبوو بەکر معاشەکەی بڕی خوا ئاەتی دابەزاندە خوارەوە آياتي ولا يأتلي أولو الفضل منكم والسعة أن يؤتوا أولي القربى والمساكين والمهاجرين في سبيل الله أي أوانيك خواهي پروردگار رحمة سوزك بسرتانا رشتوا فضلك بسرتانا رشتوا سوين مخون لويك أويك بيشت شاكي كردوتانا إيساق قطعيكا وليعفوا وليصفحوا عفو بكن ليبمورن ألا تحبون أن يغفر الله لكم الآية بيتان خوش نية خوالتان خوش بيه أبو بكر فرموي بله من بيم خوش خواليم خوش بيه بله جوابي أو نداي أو آياتي دايوا يكسر معاشكي ديسان دانا وبكابري منافق بختاني بوخ يزاني بيغمر كردو صلى الله عليه وسلم والله غفور رحيم خوالي خوش بوه ها إيمان داران بو إبرا خوشويستكان خوشك إيمان داركان معاملت بالغ خوابي مسلمان دلتي عاجز كردوها جاري وهي بوكو خسويك يكي ديكا يكي ما فيك خوادو بخوا قرد أعزاناكم بخوا لقيامة علبان بردي السواد يقطع قرم لسر شتيكي بتشوك تاوانكي كم خواد فرمي بخو ليه خوش بن ليكتري خوش بن وليعفوا وليصفحوا ألا تحبون أن يغفر الله لكم بيتان خوش ني خوارتان خوش بي كتو لا خوش بي خوالت خوش بي أولي خوش نبي قرن أعزانك قصاكت بيوتو أو بين الدابري بلام لي خوش بوني خوالا وقولتنا داوي پاداشتك لخواك وكو ولله المثل على كسي 10,000 لاي كسي بي كسي بلا لي مثلا أو 10,000 من 50,000 تدمي 10,000 قرن أعزان 50 كلام ور بقرا ها برا كانم لقال خوايا معاملك فلان كسكي بلا خوايا من لبر خاطري تو داوي پاداش لو تو كم فلانك هاد ناد ناسم آخر قصة لما ويكم تل دقيقة يقدا بلام أتواني إما بيور مان هبي مسلماناني بريس بيور مان هبي لتشيا لويا كإيمي مسلمان بيور مان هبي بو خلق أويك كسيك بون مونا أزاني باي أو اندي بس سلامي كي ليبكي بس سلامك ليبكي أتواني نشتمالي أزاني بيشتمال توشي آجاوتك توشي قرفتك سلامي بان جاده سلام وكلامك يقرم ناس ومالي بلام كسك أزاني بعمل أو معامل وكرمي فروشتي لقلابك أو ناكم بلام سلام وكلامك يقرمي لقلاكم بيورد هل يبوك سكان بلام أو أو بين داب بشريني حرام وتاوانا إلا ما قربو خوابي ولا بر خاطر خوابي كسك خاوان تاوان وقناهي قوربي يا ربي خواه لقنا حكام من خوش بي يا ربي خواه عاقبة من بخير بكري يا ربي خواه روجي من رمضان من لقبول بكي خواه جان بباختين شوا پاداش من بيتوا لو خشكو بريانا من خوش بي لهرجة كأما بينو جوانا دنگ أواني ديكش يا ربي خوايا للروج قيامتها بديداري بيغمر صلى الله عليه وسلم شاد من بكيتوا آمين بخواي قورو مهربان تان أسبيرم والسلام عليكم ورحمة الله وبركاته.